جارەتێکی کرد بازرگانیەکی کرد لە بازرگانیەکەدا چی کرد زەرری کرد ئەمە مەصائبە دەڵێن قەدەر الله ما شاء فعل ئەی معایب جیاوازە معایب ئەوەیە کە تۆ خۆت نوێژ ناکەی زینا دەکەی مەشروب دەخۆیتەوە سو مامەڵەی ڕیبەوی دەکەیت و وعد بەخلاف دەبی چەپەڵێتی و پیسێتی مرۆڤەکە خۆیەتی و نەبێ مصیبەتێک بێ خوای گەورە دای بزان بێتە سەری نا کەم تەرخەمی و زێدەڕەوی خۆی کەم تەرخەمی لە چاکەکاری زێدەڕەوی لە خراپەکاری ئەمە پێی دەوترێ معایب ناکرێ کابرا زینا بکە بڵێ کاکە قەدەر الله ما شاء فعل براکەم چی بکەین دەی خەفەت مەخۆ قەدەر الله ما شاء فعل و هەروەها دزی دەکا براکەم قەدەر الله ما شاء فعل غیبەت و بوهتان قەدەر الله ما شاء فعل نا غەڵەت ئەم بابەتە بەڵێ هەموو شتێک بە قەدەری خوایە بەڵام ولا يرضى لعباده الكفر خوای گەورە ڕازی نییە عەبدەکەی کوفر بکە خوای گەورە ڕازی نییە عەبدەکەی زینا بکە ڕازی نییە عەبدەکەی درۆ بکە ڕازی نییە عەبدەکەی دزی بکە خوای گەورە لەو شتانە ڕازی نییە کەواتە لە چ بوارێکدا ئێمە دەڵێن قەدەر الله ما شاء فعل لە مصیبەتەکان یا لە عیبە و کەم تەرخەمیەکان مصیبەتەکان في المصائب لا في المعايب ئەمە خاڵێکی تر دەبێت فەرق بکەین لە بینی دوو شت قەدەری خوا شتێکە ڕازیبوون و خۆشویستنی خوا پێخۆشبوونی خوا شتێکی ترە قەدەر الله ومەشیئەته شەیء ومەحەبەته ورضاه شەیء آخر دووبارەی کەینەوە سێبارە قەدەر و ویستی خوا شتێکە ئەوەش کە خوا پێخۆشە و لێ ڕازیە شتێکی ترە دووشتی جیاوازن چۆن هەندێک شت هەیە بەس ویستی خوای لەسەرە قەدەری خوای لەسەرە بەڵام ڕەزابوونی خوای لەسەر نییە چێ پێم دەڵێ کچی مەشیئەتەکە مەوجودە ویستی خوای لەسەرە بەڵام ڕەزابوونی خوای لەسەر نییە ڕوونە کوفر زینا تاوان ئێستا ئەبوو جەهل کافر بوو کوفری اختیار کرد ئەمە بێگومان بەبێ قەدەری خوا ناکرێت بەڵام خوا ڕازیە لەو شتە ڕازی نییە قەدەرەکە هەیە بەس ڕەزابوون نییە باشە هەندێشت ڕازیبوونەکە هەیە بەڵام قەدەرەکە نییە ئەوەیان چۆن خوا لێی ڕازیە لەو شتە و پێشی خۆشە بەڵام قەدەری لەسەر نییە ئافری ئیمان الكافر طاعة الفاسق خوای گەورە ئەوەی پێخۆشە ئەو عەبدەی ئیمان بێنێ ئەو فاسقەتەوە ببکە و بێتە عەبدێکی چاکەر لەوەیان ڕازی بەڵام نایکە قەدەری لەسەر نییە ئەی ئەوەی کە قەدەریشی لەسەرە و خوش پێخۆشە وەکو چی دانیشتن لە مەجلیسە لە ماڵی خوا دانیشتوی و دراسی قورئان دەکەیت ئەمە هەم قەدەرە ئەگەر قەدەر نەبووە نەدەبوو و هەم خوای گەورەش پێی خۆشە کە تۆ لە ماڵێک لە ماڵەکانی خوا دانیشی یەتلونە کتاب الله ويتدارسونه فيما بينهم کتابی خوا دەخوێنەوە و دیراسەی دەکەن و لە ئاەتەکانی ڕادەمێن و ئیستیفادەی لێ دەکەن ئەمە هەم مەقدورە هەم مەشروعە هەم قەدەرە هەم شەرعە ئینسانی ئیماندار مکەلەفیت بەچی بە دوای شەرعی خوادا بگەڕێی یا بە دوای قەدەری خوادا شەرع بۆ ئێمە شریعەتێکمان بۆ دابەزیوە ئەمرمان پێکراوە شوێنی بکەوین بەڵام قەدەر کەس دەزانێت قەدەری چی نووسراوە وەڵا کاکە دەچم پیاوێک دەکوژم بۆ لە قەدەرم نووسراوە پیاو بکوژم چۆن زانی نووسراوە پیاو بکوژیت وەڵا چم فڵان خراپەی دەکەم ئێ بۆ کاکە لە قەدەرم نووسراوە من دەبێ بە قەدەر ئیشکم ئێ چۆن زانی قەدەری تۆ ئەوە بکەیت کەواتە احتیجاج بالقەدەر بیان و گرتن بە قەزا و قەدەر لە چ بوارێک دروستە لە چیش دروست نییە لە مەصائب دروستە بەڵام لە چی دروست نییە لە مەعایب دروست نییە کابرا زینا دەکەن تۆبە بکە لە خوا بترسە پەشیمان بەوە نەک وڵای کاکە جا خوای گەورە گەر نەویست پام نیش نەمدەکرد نا ئەمە غەڵەتە ئەم قسەیە احتیجاج بە قەدەر مەکە ئەمە ئیشی مشریکەکانە هەر کەسێک بیان و بە قەدەر بگرێ لەسەر تەمەڵی و تەوەزەلی و خراپەکاری و کەم تەرخەمی و زێدەڕەوی خۆی بیان و بە قەدەر بگرێ ئەوە مشابهەی چی کردو مشابهەی مشریکەکانی کردو لەو کارەدا